پەروەردگار کابرایەک وەکو پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام لە فەرموودەیەکی صەحیحدا بۆمانی دەگێڕێتەوە لە صەحیحی تەرغیب و تەرهیب بە ژمارە 900 ئەبی ئومامە ڕەزا و ڕەحمەتی خودای لێ بێت بۆمانی دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویەتی دەخەلە ڕەجوڵ الجەنەتە کابرایەک چووە ناو بەهەشتی بەرینەوە کە کەسێک یەک جار دەچێتە ناو بەهەشتی بەرینەوە هەر کەسێک بچێتە شوێنێک کە یەکەم جاری بێ ئەو شوێنە گەلێ خۆش بێ جێی سەرنجڕاکێشە تەماشای دەوروبەری خۆی دەکات ئەم کابرایە کە چووە ناو بەهەشتی بەرینەوە لەگەڵ چوونە ژوورەوەی سەری بەرزەوە کرد و بینی لەسەر دەرگای بەهەشت چەند وشەیەلێک نووسراوە دڵنیاتان دەکەمەوە ئەو وشەیەلە گەر بێت و ئینسان لە ڕۆژانە بیر بکاتەوە ئەو وشەیە بەر تۆ دەکەوێ دەزانن چی نووسراوە الصەدەقەة بعشر ئەمثالها ماڵبەخشین یەک بەدەیە والقرض ب18 والقرض ب18 لەسەرووی دەرگای بەهەشتەوە نووسراوە سەدەقە بەخشینی ماڵ یەک بەدەیە بەڵام ئەگەر قەرز بدەی بە کەسێک داماو بێ لێی قەوماو بێ بەس بە قەرز بیدەیتێ نەیدەیتێ بەس بۆ خۆشی ئەگەر بە سەدەقە بێ یەک بەدەت بۆ دەنووسرێ بەڵام ئەگەر بێت و تۆ بەس بە قەرز بیدەیتە دەستی یەک بەهەژدەیە واتە لە سەدەقەکە چاکترە بۆ تۆ یەک بەهەژدە کاتە برا بەڕێزەکانم مژدەیەکی یەکجار خۆشەیە کە پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام باس لەوانە دەکا ئەگەر کەسێک ماڵ ببەخشێ ئەگەر کەسێک کاری مسلمانێک ئاسان بکە قەرزی بداتێ بۆ ماوەیەک لە دوای ئەوە ئەگەر نەیشی بوو ماوەکەی بۆ درێژ بکاتەوە هەتاکو ئەیداتەوە یاخود هەر نەیتوانی بیداتەوە ئەگەر لێی خۆش بێ دەبا بە هەموومانەوە گوێ بگرین لە فەرموودەکانی تر پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام کاتە برا بەڕێزەکانم ماڵبەخشین یەک بەدەیە قەرزدان بە مسڵمانێک یەک بەهەژدەیە فەرموودەیەکی تر مژدەیەکی تر لە صەحیحی ئیبن ماجەدا کەوا ئەبی هورەیرە بۆمانی دەگێڕێتەوە و دەفەرمێ پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویەتی من يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة سبحان الله لم مجد خوشا للايان پێغەمبەری خوددا وعەلەیهی السەڵات وەسەلام بۆ کەسانێک کەوا ئاسانکاری دەکات بۆ کەسێک قەرزی پێدەبەخشێ یان لێی خۆش دەبێ یاخود بۆی دوا دەخا خوای گەورە کار ئاسانی بۆ دەکا لە دنیا و هەروەها وەفی الئاخیرە لە دوا ڕۆژیش کار ئاسانی بۆ دەکا لێپرسینەوەی زیادی لەگەڵدا ناکرێ دەخرێتە ناو بەهەشتی بەرینەوە ئەگەر کەسێک کار ئاسانی بۆ مسلمانێک بکە بەتایبەت لەم ڕۆژە برا بەڕێزەکانم کە کەوتینەتە ناو قەیرانەوە دڵنیاتان دەکەمەوە ئەوە پەروەرگارە
تاقیمان دەکاتەوە ئایا بزانین ئێمەی مسلمانان بەس بەوە مسلمانین کە پێنج فەرزە نوێژ بکەین کە مانگی ڕەمەزان بێ بە ڕۆژوو بین یاخود ئەوەیەکەوە بیر لە دەوروبەرمان دەکەینەوە ئەوانەی کەوە نەبوونن هەژارن فەقیرن ئایا تۆی مسلمان بیری لێ دەکەیتەوە یاخود نا من يسر على معسر هەر کەسێک ئاسانکاری بۆ قەرزارێک بکات یان لێی خۆش بێت یان دوای بخا کە نیەتی بۆتی بگەڕێنێتەوە بۆی دوا بخە مانگێتتر دوو مانگتر خوای گەورە کارەکانت بۆ ئاسانەکە لە دنیا بە خۆتیش نازانی بەرەکەت دەکەوێتە ماڵەکەت لەبەرەوەی ئەجر و پاداشتت یەک بە هەژدە بۆ دەنووسرێ لە لای پەروەرگار مژدەیەکی تر بڕیدەی ئەسلامی بۆمانی دەگێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خودای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویەتی من أنظر معصرا كان له بكل يوم صدقة من أنظر هەر کەسێک قەرزی دا بە کەسێک هەر قەرزەکەت داوە پێی هەموو ڕۆژێک بە گۆرەی ئەو پارەیەکەوە داوتە بە قەرز بە مسلمانێکی داما و لێی قەوماوە داوتە پێی بە قەرز نەک بۆ خۆی بە گۆرەی ئەو پارەیە لە لای پەروەرگار بە سەدەقە بۆت دەنووسرێ کە ئەنەما تۆ ئەگەر ملیۆنێکت داوە پێی هەموو ڕۆژێک ملیۆنێکت بۆ نووسراوە کە تۆ بە فەقیر و هەژارت بەخشی وەکو سەدەقەیەک من أنظر معصرا كان له بكل يوم صدقة هەر کەسێک مۆڵەت بدا بە قەرزارێک ئەوە بە هەموو ڕۆژێک چاکێکی بۆ دەنووسرێ ومن أنظره بعد حله أما بس داد بي بس صدقها مروجة بود دنسرية أي أجر هاتو شاورد لي كرد كاتي هاتو صغلتي نكرد بتشلم لا بود بيا بكات بشرموا كان له مثله في كل يوم صدقة أو همو روجك شاكيكت بۆ دەنووسرێت بەهۆی ئەوەوە کەوا چاوەڕوانیت کردووە بەهۆی ئەوەوە کەوا مۆڵەتەکە درێژ خایان کردەوە بۆی لەبەرەوەی سوور دەزانێت کە نیەتی یارمەتی ئەدەی بە سەدەقە بۆ تۆ دەنووسرێت و هەروە برا بەڕێزەکانم موژدەیەکی تر موژدەی چوارەم ئەبی هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خودای لێ بێ دەفەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم من أنظر معصرا أو وضع له أظله الله يوم القيامة تحت ظل عرشه يوم لا ظل إلا ظله برابر زكانم كاتيك همومان بروتو قوتي زندو دەکرێینەوە لە ناو گۆڕدا لە ساحەی مەحشردا ڕاوەستاوین خۆر لێمان نزیک دەبێتەوە عارەقە لە تەوقی سەرمانەوە تا نوک پەنجەی پامان هینوا هەیە تاقو لە قاپەی پایی هەیە تا ئەژنۆی هەیە تا ناوتەنگای عارەقەی کردووە هەیە تا ناقڕەی لەبەر ئەو خۆرە ڕاوەستاوین کەس لێ پرسینەوەمان لەگەڵدا ناکە بەڵام ئەی ئەگەر تۆ لە دنیادا قەرزتدا بە مسلمانێک سەغڵەتیت نەکرد چاوەڕێت لێی کرد مۆڵەتەکەت بۆی درێژەوە کرد وات لێی نەکرد کەوا پەنابرێتە بەرشتی تر بۆی قەرزارەکەی تۆ بەداتەوە ئابڕوود نەبرد و باست نەکرد لەم لاولەولا چاوەڕێت کرد ئەوە دڵنیات دەکەمەوە وەکو پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام دڵنیامانی کردوتەوە موژدەی داوە پێمان قسەکانی حەقە دەفەرمێ أظله الله يوم القيامة خوای گەورە ڕۆژی دواییدا
سێبەری بۆ دەکات بەهۆی ئەو قەرزەی داوتە بە موسڵمانێک، بەهۆی ئەو سەدەقەی داوتە بە موسڵمانێک. لەبەرەوەی برا بەڕێزەکانم، ئینسانێک پارە ببەخشێ بە موسڵمانێک چاوی لێی بێ، لە ڕۆژی قیامەتدا ئەو سەدەقە دەبێتە سێبەرێک بۆی. نایەڵێ ئەو خۆرە بەر تۆ بکەوێ، تۆ عارەقە ناکەی کە سێبەرێک لەلایەن پەروەرگارەوە بۆ تۆ بێت سێبەرت بۆ بکات بەهۆی سەدەقەتەکەتەوە، بەهۆی ئەوەی کەەوە پارەت بە موسڵمانێک بەخشیوە وەکو قەرزێک داوتە بە دەستی دوای لێی دەسەنیتەوە، سێبەرێکت بۆ دروست دەبێ لە ساحەی مەحشەر لە ژێر ئەو سێبەرەدایی. لە چی ڕۆژێکە؟ یەومە القیامە. چونکە لە ڕۆژی قیامەتدا پێویستیمان پێی هەیە، بەڵام کاتێک دەچین بۆ ئەو دەشتا دنیا گەرمە، سەیری ئەم لاولاکەی دارێک ببینی بچی لە ژێری بۆی ئۆقرە بگریت و گەرمات نەبێ لە سێبەریدا دابنشیەوە کاتیە. بەڵام سێبەرێک لە ڕۆژی قیامەتدا کە پێغەمبەری خودا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ کاتێ خۆر لە مسلمانان لە خەلایق نزیک دەبێتەوە 500 ساڵ ڕادەگیرنەی لەبەر ئەو خۆرە بێ ئەوەی لێپرسینەوەمان لەگەڵدا بکرێ. 500 ساڵ حەسابی خۆت بکە، ڕادەگیرنەین کەس ئاورێکمان لێ ناداتەوە. بەڵام بزانن سەدەقەکانتان، ماڵبەخشینتان، قەرزاری بە مسڵمانێک دەدەی، کار ئاسانی بۆ دەکەی، قەسەمەن بە پەروەرگار ئەو 500 ساڵە بەسەر تۆدا تێپەڕ دەبێ لەبەرەوەی لە ژێر سێبەردایی. سێبەرێک لە ڕۆژی قیامەتدا لا ظل إلا ظله، هیچ سێبەرێک نییە تەنها ئەو سێبەرە نەبێت. کەواتە برا بەڕێزەکانم، ئەو سێبەرە لە دەستی خۆتان مەدەن. سێبەری دنیا کۆتایی بێدێ، هەر دنیا ئاوا دەبێ خۆت و ماڵ و منداڵت ئەو دارە بەجێ دێڵیت و دەگەڕیتەوە. بەڵام سێبەرێک هەوڵی بۆ بدە، سێبەرێک بێ سێبەری پەروەردگارە، بەهۆی سەدەقەکەتەوە، بەهۆی ئەوەی پارەت بە مسڵمانێک داوە و کارەکەت بۆی ئاسان کردووە. ئەم حەدیثەیش لە صحیحی ترمذیدایە. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين أجمعين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله تعالى عليه وسلم. برا بەڕێزەکانم، مژدەی پێنجەم لەلایەن پێغەمبەری خوداوە عەلەیهی الصەلاة وەسەلام بۆ ئەو مسڵمانەیەکەوە قەرز بە مسڵمانێک ئەدەن بۆ ئەوەی کارەکانیان بۆ ئاسان کەن. ابن مەسعود دەفەرمێ، ئەم حەدیثەیش لە صحیحی مسلمدا هاتووە بە ژمارە 3973. أبي مسعود دفرمي رضا ورحمتي خداي ليبيا قال رسول الله صلى الله عليه وسلم، پیغمبری خدا فرمویتی عليه الصلاة والسلام، حوسب رجل ممن كان قبلكم فلم يوجد له من الخير شيء. پیغمبری خدا دفرمي عليه الصلاة والسلام، پیاوێکی پێش ئێوە بەکێ دەڵێ؟ بە سەحابەکان. لەناو سەحابەکاندا دانیشتووە بۆ ئەوەی سەحابەکان هان بدە، بۆ ئەوەی قەرز بە مسڵمانان بدەن، چاوپۆشیان لێ بکەن و هەروەها ماڵیش ببەخشن. پێیانی فەرمۆ پیاوێکی پێش ئێوە لێپرسینەوەی لەگەڵدا ئەنجام درا. پیاوێک لە پێش ئێوە لێپرسینەوەی لەگەڵدا ئەنجام درا لەلایەن پەروەرگارەوە، هیچ چاکەیەکیان نەدۆزیەوە ئەم پیاوە کردبێتی. هیچ چاکەیەکی نەکردو ئەم پیاوە، وا ڕایان گەدە محاسەبەی دەکەن. هیچ. لەبەرەوەی پێغەمبەری خوددا دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام، فلم يوجد له شيء